ئەگەر تا ئێستا فەرش و کومبارت لە کۆڵان و نێو قوڕولیتەی پاشبارانباری نەبینیوە، ئەوە سەردانی گەڕەکی بارودخانەی شاری کەرکووک بکە بۆ ئەوەی بیبینیت. لەبەر ئەوەی دانیشتوانی ئەو گەڕەکە بەهۆی قیرچاونەکردنی گەڕەکەکەیان بەو شێوەیە خۆیان دەپارێزن. کە لە ئێستا لە وەرزیستانە کۆڵانەکەمان هیچ سمەرگوزارێکی بۆ ناتوە کە لە ئێستا پێویستی بە سەبکردن یا کۆنکرێتکردنی گەڕەکەمانە هیچ سمەرگوزارێکمان بۆ ناتوە. چوونە بۆ لای شارانی و لایانی پەیوەندیدار، بەڵام تا ئێستا بەهانامان ناتون و هیچ چارەسەرێک و هیچ حەلێکیان بۆم کێشەی نەدۆزێتەوە. وەک لە ئێستا بینن مناڵ کاتێک ئەچن بۆ مەکتەب یا بۆ خوێندنگاکان گشتیانان دەبێت بە قوڕەوە یان هاتوچۆ زۆر قورس بۆ مناڵەکانمان، بە تایبەتی لەم وەرزەیە کە بارانباری ناکبینن پێویستوان بە خزمەتگوزاری کۆنکرێتکردنی ئەم گەڕەکەمانە. بە قورعان بینێتە فیلم بەدەستم کۆڵانەوە زستانان دێ فەرش داقێنەوە تا فەرشەکە توانێت بەختان سەیریکەن ببینین قوڕاوە سیارەی لێ چەقێ مناڵی لێ دەرناچێ بۆ مەدرسە ئەڕۆن هەر ئاوها ئاوێن تازە بۆمان ڕاکێشتووە چەگلێ بۆمان نەکردووە نەقیرێکە نەهین لە خوار و ئاومان ڕاکێشتەوە تقریبان 130 مەترە، کاربامان ڕاکێشتووە تقریبان 130 مەترە بۆیرە ڕامان کێشتووە. زستان دێ کارەبات تێکەچێ ئاومان تێکەچێ جادامان تێکەچێ بووینەتە فیلم. خۆ ئەگەر کۆڵانێکیش قیرتاو کرابێت ئەوە ڕەگڵە و چاڵ و چۆڵێکەی هاوڵاتیان و شۆفێرانی هەراسان کردووە و ئەوەش هیچ لە قوڕولیتەی کۆڵانەکانی دیکە کەمتر نییە. بەس ئەم جارانەوە هەموو خراپ بووە کورا هەموو ئیتر بڕێکی وەڵاهی حکومەت ئامانەمان بۆ ناکە کە بۆمانی کەداگەری باش زۆر مەمنون بین. ئایگر بزنیە هەموو چاوسۆری نەدیوە هەتا چۆ هەمی چاوسۆری خۆ جادانە هەر نەماوە گشتی هێران بووە. ئەگە بۆمان چاقین گەلگەلی چاکەس زۆر مەمنون نەبین. ئەگە ئەم حکومەتە بۆمان بکە وەڵاهی ئەمە وەختەی زوو وەختەی دکتۆر نەزمەنی قەولاوە بیکەن ئێستا نەکرا هەتا ئێستا نەکراوە. ئەگە بیان کردایە باش بوو بەس نازانم دەیکە نایکە نازانم ناوەڵاشێقم پێیان نییە نەوەڵاشێقم بە حکومەتە نییە بیکە زەحمەتە. وەڵا گەڕەکەکەمان چی خزمەتگوزاریەکی هەتا ئێستا تقریبان بۆ 14 ساڵ سەب نەکراوە کە دەوروبەری کۆڵانەکانی هەمووی سەب کراوە. وەڵا نیگەرانی چی ئەگەر خەڵک کەرامەت و شەرەفیە بێجارێتتر دەنگ بەمانە نادا. ئەوە 14 ساڵە سەب نەکراوە کۆڵانێکە کە چواردەوری هەمووی سەب کراوە. نە خزمەتگوزاری سێری بانە و جادایەکە خۆتان نەیبینن ئاوە و کەمە و ئیتر کارەبایەوە بەخوا هەر باش نییە و ئیتر لە ڕووی خزمەتگوزاریەوە نەسەب کراوە هەندێک کۆڵان کراوە هەندێک کۆڵانیش هەر نەکراوە. سەرەڕای نەبوونی ئاوەڕۆ لە گەڕەکی بارودخانە و بڵاوبوونەوەی بۆنێکی ناخۆش چاوەڕوان دەکرێت بەهۆی ئەم پەراوێز خستنەوە دانیشتوانی کەرکووک سزای لایەنە پەیوەندیدارەکان بدەن و لیست و حیزبی نوێی تاقی نەکراوە لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا هەڵبژێرن.